خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین کۆمەڵی قەیرانی جۆرا ڕووی کردوتە گیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هێز و لایەنە سیاسیەکان دەیانەوێت بە هەنگاوی خێرا و لە ڕێگەی دروستکردنی حکوومەتێکی خزمەتگوزارەوە چارەسەری بەشێکی زۆر لە کێشەکان بکەن. شاندێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ بە سەرۆکاتی بافڵ جەلال تاڵەبانی گەیشتۆتە بەغدا و لەوێ لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی کۆبێتەوە بازلەوە دەکات کە دەیانەوێت حکوومەتێکی خزمەتگوزار پێک بهێنن. جگەلەوە بڕیارەکەی دادگای فیدراڵی کاریگەری کردوتە سەر پرسی نەوت و ترس و لە ڕاوچەی لای هاوڵاتیان دروست کردو. ئەمە جگەلەوەی کە وێڕای ئەوەی کە هیچ شۆکێکی دارایی ڕووی نەداوە، بەڵام موچە وەک پێویست و لە کاتی خۆیدا دابەش نەکراوە و هێشتا نزیکە بینەوە لە ناوەڕاستی مانجی سێ، بەڵام موچەی مانجی شوبات دابەش نەکراوە. نرخی نان و بەنزین و نەوت و غاز و کۆی ئەوانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی خەڵکەوە هەیە بەرز بۆتەوە. ئایا شارەزایان پسپۆڕان دەستەوەسانن بەرامبەرەوە؟ پلانی چارەسەر چییە؟ چی بکرێت بۆ ئەوەی بتواندرێت پلانێکی کورتمەودا هەبێ و پلانێکی درێژخایان هەبێ؟ پلانی چارەسەر و ڕێگە چارەسەرەکان ئەم شەو لە پانۆڕاما دەخرێنە ڕوو بە میوانداری بەڕێز دکتۆر عەزیزە سابر، دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات پسپۆڕی ئابووری. دکتۆر بەخێر بێ. سپاس بۆ بەڕێزت بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویستی. دکتۆر لە موچەوە دەست پێ بکەین. هەرچەندە وەزارەتی دارایی مژدەیەکی هەوایی هەڵێ کە ڕۆژانی پشوش موچە دابەشەکەین، بەڵام سبەی 15 سێ، بەڵام هێشتا موچەی مانجی شوبات دابەش نەکراوە و بە تەواوەتی بەشێکی کەمی دابش کراوە. باس لە داهاتی نەوتەکرێ، باس لە داهاتی ناوخۆکرێ و بزات مەسەلەن فۆکەسێکی گەورە خراوەتە سەر داهاتی سلێمانی. بۆ موچە ئاوایە زارە پێش بچینە سەر داهاتی سلێمانی؟ بە هەموو پێوەرێک نرخی نەوت لە بازاڕی جیهانە گران بووە. 85% هەموو داهاتی هەرێمی کوردستان لە نەوتەوە بەدەستێت دەبواە بە پێچوانەوە ئەم مانگە لە هەموو کات باشتر و خێراتر و چاکتر موچەی فەرمانبەران بدرایە. بەداخێکی گەورە وەکەوەی خۆت باست کردو لە میدیاکان و لە خەڵکی ڕۆژانایی بینین، ئەمڕۆ 15 سێ کاتەکانێتە لە 25 مانگی پێشەوە دەسەکرا بە دابشکردنی موچە. 15 سێ هێشتا بەشی زۆرینەی زۆری فەرمانبەران لە هەرێمی کوردستانە موچیان وەرنەگرتووە. ئەمە بەشێکی پەیوەستە بە پرۆسەی نەوتەوە. وەکوتم 85% داهاتی هەموو کوردستان لە نەوتە. بۆیە دواکەوتن لە موچە هەبێ خەتای پرۆسەی نەوت. بازار گران ببێ خەتای سیاسەتی خراپی دانانی باجە. سەرۆکی حکوومەت لەو ڕۆژانە خۆی باسی کرد، ئەڵێ 40% داهاتی. من ئەڵێم 40ش ئەزانی بۆ 40ەکەش کەمتریشە باوەڕ چۆن؟ یعنی ئەو 40ەکەی ئەو باسیەکات لە دوای ئەو 40ەکەشەوە چه پارەی ئەو گرێبەستانەی کارەبادا کە لەگەڵ کۆمپانیاکانی بەرهەمێنانی کارەبا کردوێتی هەر بە خەرجی حسابیەکە، بەڵام ئەمە ناچێتە بابی موچۆ بچێتە گیرفانی خەڵکەوە. بەداخەوە 80 بۆ 85% هەموو پارەی نەوت لە عێراقا چێتە موچە و بودجە و گیرفانی خەڵکەوە. لە هەرێمی کوردستان تا ساڵی 2019 راپۆرتی دیلۆیت کە کۆمپانیایەکە تەدقیق لە حساباتی نەوتی هەرێمی کوردستان ناکە، نەتیجەکەی بەو شێوەیە بوو 30% پارەکە ئەچێتە گیرفانی خەڵکەوە، 70% چێ بۆ کۆمپانیاکە. بەداخەوەکەت بۆ ئەوە بوو زۆر بەداخەوەم بۆ ئەوە تۆ وای حسابکە لە عێراق 70% بۆ خەڵکە 30% بۆ کۆمپانیاکانە، لە هەرێمی کوردستان 30% بۆ خەڵکە 70% بۆ کۆمپانیاکانە. ئێستا وردە چاکسازیەکیان تیا کردووە گەشتۆتە 40% پارەی نەوت بۆ خەڵکە، 60% بۆ کۆمپانیاکانە. ئەگەر بتەوێ موچە لە کاتی خۆیدا بێ ئەو پرۆژانەی کە هەمووی وەستاندوو تە بیخیتەوە کار، سەرپەرشتی بازار بکەی، خۆشگوزەرانی بۆ خەڵکەکە و دابین بکەی، پێویستە چاکسازی لە پرۆسەی نەوتا بکەی. دووسێ نمونە بۆ بەڕێزە دێنمەوە.
دوو لیوە لە هێزی پێشمەرگەی کوردستان ماگانە مەعاشیان ئەدرێتێ پێوەترێ لیوای نەوتوغاز لە هەمان کاتە بە دەیان ملیۆن دۆلاریش ماگانە خەرجەکرێ بۆ کۆمپانیای سکیوریتی بیبڕە یعنی هەر ئەوەی لە لیوای نەوتوگازە لە با بڵێن حەو ڕۆژ دەوامەکەەوە حەو ڕۆژ عوتڵێ با بڵێن حەو ڕۆژ دەوامەکە و چواردە ڕۆژ عوتڵێ لەو حەو ڕۆژەیە کە دەوامەکە معاشی حکوومەت وەرەگرێت لەسەر لیوای نەوتوغاز لەو چواردە ڕۆژەیە کە عوتڵەیە چی لەگەڵ کێک لە کۆمپانیەکانی سیکیوریتیە گرێبەستەکە موچش لێوە وەرەگرێت ئەوش هەمووی وەرناگرێت کۆمپانیاکە بەشی زۆری وەرەگرێت بەڕێکی کەمیەدا بوو بیبڕە یعنی قەتڕووی نەداوە بۆری نەوتی کوردستان بە پارەی حکوومەتی هەرێم دروستکراوە باش بچی 60% ئەم بۆریە بفرۆشی ئەم مانگە بەس ئەو شەریکە ڕووسیا ئەم مانگە مانگی دوو با بڵێن مانگی دوو بەس مانگی دوو ئەو شەریکە ڕووسیەی کە بۆری نەوتەکەی بەکرێ گرتووە لە هەرێمی کوردستان 60 ملیۆن دۆلاری بردووە 60 ملیۆن دۆلار هەموو داهاتی مانگێکی کە لە سنووری سلێمانیە لە باج و لە گومرگ کۆکاتەوە ناکاتە ئەو پارێک کە بەس ئەو شەریکەیە بردوێتی یعنی چۆنە بێتەوە بۆریەک بە پارەی خەڵکی کوردستان کراوە بچی 60% بفرۆشیتەوە بۆ 25 ساڵ بەرامبەر بە 2 ملیار بەڵام هەموو ساڵێ بەنزیکەی ملیارە دۆلار بێ بۆ کۆمپانیایە یعنی 25 ملیار دۆلار بێ لەو 25 ساڵەیە بۆریەکەی خۆت بوو بەرامبەر بە 2 ملیار دۆلار کە وەرەگرتووە قەرزی دانەگازە پێداوەتەوە ئەمەیە ئەگەر ئەتەوێ سی ڕۆژجارە موچەی خەڵکەکە و بێ ئێستا ئێمە بەغامان لە خۆمان کردووە بە دوژمن باش ئێرانمان لە خۆمان کردووە بە دوژمن ڕووسیامان بە شێوەی لە شێوەکان لە خۆمان کردووە بە دوژمن بۆ مەسەلە بەڵام بە حساب ئەو بۆ ڕێبۆی بەشی باشە بە ڕۆژ نەفت فرۆشاوە رووسیا پشتمان بگرێت رووسیا وڵاتێکی گەورەی دنیاە خوا بابیکەین بە پرسیارێکی سەربەخۆ بۆی دوای جوابێوەشێ بمەوە باش رووسیاڵێ مێ لە نەوتەکەشا بەشم هەبێ لە غازەکەش تا بەشم هەبێ ڕۆژنەفت کە 60% بۆریەکەی کڕیوەتەوە وەکو شەریکە قازانجی دەسەکەوێ ئەمە ناخاتە شوێنی ئەوەی ڕێگە بە تۆ با غازەکەی خۆ بنێریتە دەرەوە غازی ڕووسیان نەکردرێ ئەڵێ لە نەوتەکەش شەریکم لە غازەکەش شەریک لەبەرەوە کە لە نەوتەکە تا بەشداریم پێیەکەی و معنایەوە نییە تۆش لە پشتی منەوە غازەکەت هەناردە بکەیت و جێگرەوە بێ بۆ غازی ڕووسیا وەلحاصڵ دەیان ڕێگە هەیە کە حکوومەتی هەرێمە توانێت زۆر بە خێرایی چاکسازی لە پرۆسەی نەوت تا بکە شەفافیەتی تیا بکە داهاتی حکوومەت زۆر بکە داهاتی کۆمپانیەکان کەم بکاتەوە بتوانێت سی ڕۆژجارێ بە ئاسانی بووە بە مەتەڵ لای خەڵک بۆ بە مەتەڵ ئەڵێ بە 20 دلار بێ هەرموو چە دواکەوێ بە 80 دلار بێ هەر دواکەوێ ئەڕۆ 5 دلار دابەزی خەڵک پێی خۆش کۆمنت مەبینی خەڵگەی بە 100 دلار بێ هەر دواکەوێ نابێ ئەمشتە نابێ وەکوتم هەرێمی کوردستان چەندین دوژمنی بۆ خۆی پەیدا کردووە لە پای ئەوەی کە نەوت هەنارداکە و نەوتەکەش بەم شێوەیە پارەکەی بۆ گەڕێتەوە ئەو بڕەکەمەی بۆ ئەمە ناشتوانێت سی ڕۆژجارە موچەکەی بدا بۆیە ئەگەر تۆ پشتە بە سەرچاوەیەک بەست ئەم هەموو تەحەدیاتە و قوبوڵ کرد یخۆبێ و سەرچاوێ وا ببێ بخێتە خزمەتی خەڵکەکەەوە بۆی خەڵک پشتیوانی لێ بک بڵێ بەڵێن تا سەر ئێسقام پشتە دەگرم مادەم ژیانی منە خۆش کردووە سی ڕۆژجارێ موچەمەدەیەتێ کێشەی بانزین و سوتەمەنیم نییە ئەگەرمانە حەل بکردایە خەڵک هەموو پشتی حکوومەت تێگرت و بەڵام مادەم شەفاف نیان پرۆسەی نەوتە نەداهاتەکەی لە سی ڕۆژجارێک هاتوانێ هەموو موچەی فەرمان بەرام بە و لەو لاشەوە هیچ هینێکی ترت لە بەردەمی خۆتان نێشتۆتەوە بێ لەوەش بەشێکی زۆری کەرتەکانی تری ئابووریت کردوتە قوربانی نەوت پێچەوانەکەی ڕاستە دەبوو بەرەبوومی ئەم نەوتەی بخستایەتە خزمەتی هەموو کەرتەکانی تری ئابووریەوە هەمووی بەیەکەوە گەشەی پێ بکردایە ئینجا و کاتای توانی سەرچاوەی داهاتی حکوومەتی هەرێم جۆرا و جۆر بکە قۆناغ بە قۆناغ هەموو داهاتەکەمان بەس لە نەوتەوە نەبێ کەرتی کشت و کاڵ وەکو پێویست گەشە ناکا لە بەرەوەی حکوومەت ئەڵێن داهاتی نوتم هەیە یاخود پشت بە سیاسەتێکی باشدانانی خراپە بەستێ کە بەشەکانی تر و کەرتەکانی تری ئابووری پێ دوا ئاخات گەشەکردنی کەمەکاتەوە هەمووی لە پێناوی ئەوەیە کە ئەڵێ پرۆسەی نەوتم هەیە نەوت هەنارداکەم بەشێکی زۆری لە داهاتی نەوتەوە باشە دکتۆر ینی ئەم بابەتە کەوایە سوودی چی تێدایە تۆ
تۆکو بەڕێزت وتت ئەم تەحەدیاتت قبول کردووە داهاتەکەی بۆ خەڵک نییە ینی ڕاستە من بە زۆر ئەو پرسیارە بە دوایە وێڵم ینی ئەمە بۆ تۆ هۆی ئەو مانەوەی قواری هەرێمی کوردستان ینی ئەم زۆر جار اقتصاد لە خزمەتی سیاستەوە ینی ئەمە وای کردو ئەمە ڕوو بدات یاخود خەریکە بێ بە ماڵوێرانیشی گەورە دۆخە واللهی بە فریای نەکەوێ بێ بە ماڵوێرانی گەورە وەکوتم سیاست و ئابووری دوو ڕوو یەک دراون ئەو وڵاتی سیاسەتی خستە خزمەتی ئابوووریەکەیەوە هەردووچیان سەرکەوتووە بێ ئەو وڵاتەیش هەموو ئابوووریەکەی بخاتە خزمەتی سیاسەتەوە لە هیچیانە سەرکەوتوو نەبێ وڵاتانی پێشکەوتوی دنیا سیاست دەکەن بۆ ئەوەی ئابوووریەکی باشیان هەبێ بۆی خەڵکەکەیان خۆش بژین ئێمە سەر لێ شێوانێک لە هەرێمی کوردستانە دیارە ئەگەر هەموو سیاسەتەکەمان خستۆتە پێناوی خزمەتکردنی ئابووری و خەڵکەکەمانەوە ئێبێ خەڵک بەرهەمە باشەکە ببینی ئەگەر هەموو شتێکمان تەسێ پێداوە بۆی کەرتی نەوت پێشخەی ئێبێ بەرهەمی نەوتەکە بای ئەوە هەبێ کە تۆ سی ڕۆژجارێ چاکسازی تیا کردبێ پارەکە بەشی خەڵکە نمونونێکت بێنمەوە بیرێکی نەوت وا پێشببینی کراوە 20 میلیۆن دلاری تێبچی 120 میلیۆن دلاری تێچووە وەزارەتی سامانە سروشتیەکان نەچووە پرسیار بکە لەو کۆمپانیایە تەدقیق بکە وەردبینی بکە بۆ ئەوەی پارە تێچوو ئەم کۆمپانیایە ئەگەر مەچینەیەک بکڕێ بە 5 میلیۆن دلارە بۆی بیری نەو دروست بکە ئەگەر بەکرێی بگرێ 50 میلیۆن دلارە بێ بە ئەم کۆمپانیایە ناچە مەچینەکە بکڕێ بە 5 میلیۆن دلار ئەچێ مەچینەکە بەکرێ ئەگرێ بۆ 2 ساڵ بە 50 میلیۆن دلار بۆچی؟ بۆ لەبەرەوەی لە پشتەوە 25 بۆ خۆی وەرگێتەوە و پارەکە کێیدا خەڵکی کوردستانیدا بە نەتیجە حکوومەتە بێ بیداتەوە پارەکە بۆیە ئەم پارەی نەوت و داهاتی نەوتە وردبینی ناکرێ لێ پێچینەوە نییە یا با بڵێن ئەو گرێبەستانەی کەیکەن بەمە بەست بە شێوەیەکی خراپەیکەن بۆ ئەوەی خەرجیەکی زۆر بڕوا بۆ کۆمپانیەکان پارێکی کەم بەشێک لە کۆمپانیا حزبەکان دەستیان خستۆتە ناو یان شەخصەکان دەستیان خستۆتە ناو کۆمپانیانە دۆخێکیان دروست کردووە کە سەهمیانەیە کە بۆی ئەو بەدەیان کەسی حیزبی لە حیزبەکەی منیشت و لە حیزبەکەی پارتیش دەستیان هەیە پشکیانێ وەکو کەس یعنی ئەمانە وەکو کەس ئەمە خراپە زۆر خراپە یعنی تۆ بۆ بڕێک پارە لە پشتی کۆمپانیایەکەوە بچی گرێ بەستێکی خراپ بکەی بەڵام دوایی هەموو خەڵکەکە تووشی کەمی موچە و دواکەوتنی موچە ببێ وەڵاهی ئەمە نە سیاسەتکردنە نە ئابووری بەڕێوەبردنە هیوادارم ئەم جارەشەی لێمەوە زۆر زۆر بە جددی بیر لەوە بکەنەوە چاکسازی لە پرۆسەی نەوتا بکەن خەڵک هەموو پشتیوانەیە ئەگەر چاکسازی نەکرێت ئەگەر ئەو پارە و داهاتەی نەوت بەشەکەی ئەوەی ئەدرێ بە خەڵک زیاد نەکرێت ئەم پرۆسەیە درێژ ناخایەنێ ئەم پرۆسەیە لە بەژەوەندی خەڵکی کوردستانە نابێ ئەم پرۆسەیە چکە تۆ وەکوتم هەموو بەژەوەندەکانی تری لە دەستداوە کردوتە بە قوربانەی نەوت ئەبێ ئەو نەوتە بکردایە بە قوربانی هەموو شتەکانی تر بۆیە بێت چاکسازی تیا بکرێ پاکسازی تیا بکرێ شەفاف بێ هەر نەبێ خەڵک هەست بۆ بکە کە ئێستا نەوت لە بازاڕی عالەمە گران بووە ئەبێ ئەم داهاتەی کە هێت بۆ هەرێمی کوردستان زیاتر بێ ئەبێ خەڵک خۆشتر بژی باش ئەمە بە چیە کرێ دکتۆر بۆ دەکرێت وەکوتم وەڵاهی جەراعەتێوێ ئەو گرێبەستەی خراپە بێ هەڵبۆشێت من هیوادارم حکوومەتی هەرێم خۆی بەم ئیشە هەستێن نەک دادگای فیدراڵی و حکوومەتی عێراقی بەزۆرەوە بە وردی باسی کەین مەوزوعی دادگای فیدراڵی بەڵێ ئایندەی نەوتی هەرێمی کوردستان بەرەو کوێیە بادەکەر دڵنیاتەکەم هەرێمی کوردستان ئەگەر پرۆسی نەوتەکەی شەفافتر بواە لە ئێستا ئەو داهاتەی کوێ کردەوە باشتر کۆی بکردایەتەوە خەرجی نەوتی کەمتر بکردایەتەوە محتاجی دەستی بەغا و 200 ملیارەکەی نەبووایە هەرگیز دادگای فیدراڵی بڕیاری لەو شێوەی نادا ئەو تۆ سێکە ئەو 200 ملیارەکەش بۆ نانێری بۆچی بۆ نانێری حکوومەتی عێراقڵت دادگای فیدراڵی بڕیارێکی دەرکردو ئەگەر من ئەو پارەیە بۆ بنێرم کەواتە دژی ئەو بڕیاری دادگایە بۆیە ئەو پڕیارێت بۆ نانێرم ئەم جارەشی لێمەوە ئەگەر شەفافیت هەبوایە و داهاتی لە نەو دەستمانەکەی زیاتر بواە و باشتر و چاکتر بواە دادگای فیدراڵی و بڕیاری نادا دادگای فیدراڵێ هەرێمی کوردستان 9 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەمێتی بەرهەم هەناردەنە 9 ملیۆن بەرمیل هی هەموو عێراق 3 ملیۆنە
ئەو نیوە بەراوردکەی بەو سەیە کاتە 15 بۆ 7 لە سەڵتی نەوتی هەموو عراقەکە باشە خێرە عراقی ساتوانێ هەموو سێ ڕۆژجارێ بەو نەوتەی کە هەیەی موچەی خەڵکەکەی بە فائزی هەیە زیادەی هەیە قەرزی کەم کردوێتەوە یەدەگی درای لە بانکی ناوەندیا زیاد کردووە سلفەی عقارەدا سلفەی زەواجەدا سلفەی بینائەدا سلفەی کشت و کاڵەدا سلفەی پیشەسازی ئەدا خێرە هەرێمی کوردستان موچەکەشی پێنادرێ بۆیە کەواتە ئەڵێ ئەم نەوتە من بیفرۆشم لە جیاتی تۆ باشتر بەلایانی کەمەوە دە بۆ $12 لە بەرمیلێ نەوت بیفرۆشێ عراق بفرۆشێ بە زیاتر فرۆشێ هەرێمی کوردستان بفرۆشێ بێکەمتر بفرۆشێ ئەتوانرێ بچێتەوە ژێر کێفی عراقیان سۆمەوە کۆی کە زانانی دوو هین هەیە خۆزگا ئەوەی دادگای فیدراڵی بەس بڕیارێکی ئابووری و لەسەر نەوت بووایە هیچ چۆنەڵێ هیچ تەبیعاتی تری نەبووە دەجار پشتیوانیم لێ کرد من ئابووری ناسم ئابوووریەکەی دقیقە ئەم نەوتە لەگەڵ ئەو نەوتە تۆ ئەیدەی بە 100 من ئەیدەم بە 90 من ئەڵێم تۆ بیدە بە 100 و بە ئەو دەزیایە بۆ هەردووکمان بێ بەڵام خۆزگە تەبیعاتی تری نەبووە ئەمە هەرێمی کوردستان لە قاڵبەدا ئەمە سەر بەخۆیەکە دەخاتە ژێر مەترسیەوە ئەمە سبەینێ پرۆسەی تر و بڕیاری تر و ئەنواع کێشەی تر بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئەم جارە شتێکی دەکەمەوە دڵنیا بە هەرێمی کوردستان بە وردی دراسی ئەو بڕیاری دادگای فیدراڵی نەکا بە خۆداچوونەوەیەکی زۆر زۆر باش نەکا بژێوی ژیانی خەڵکەکەی چاک نەکا موچە و بوجە و پارەی نەو چاک نەکا دادگای فیدراڵی بێدەنگ نابێ بڕیارە و دەری کردووە هەوڵەدا جێبەجێکە بۆیە لە جیاتیەوەی لە ژێر زەختە عراق پێمان بکە بە هەرێمی کوردستان خۆی بیکە بۆری بۆچی بەکرێ دەم وەرێگرمەوە گرێبەستەکە هەڵەوە شێنمەوە نۆ لە سەتی نۆ لە سەتی هەموو بەرمیلە نەوتێ بۆ کڕی بۆریەڕەوە زۆرە یعنی بەرمیلێ بە $100 بێ $9 لە هەموو بەرمیلێکی نەوت بۆ کرێ خەڵک بۆری دروستەکە بۆی تێچوونی کەم بێتە خۆ بە تەنکەریش بینێری هەر بە تەنکەریش بینێری هەر $9 تێچی تێشی ناچێت لەبەرەوە زۆر گرنگە هەرێمی کوردستانم چاکسازیە خۆی بەدەستی خۆی بیکا لە جیاتیەوەی بە زۆر پێمان جارێکتر دێمەوە سەر ئەو پرسیارەی هیچ ئەدگارێک نییە بۆ چاکسازیە ڕاستەقینەکە لە دوای بڕیاری فیدراڵی خەریکە مەسەلەن کۆمەڵێک شیعارات و کۆمەڵێک بابەتی نەتەوەی و ئەوانە هاتوۆتە پێشەوە ئەو بڕیاریان زیاتر بەنامەیە کۆڵام داوەتەوە ئەم کەسانی کە سەهمیانەیە ئەم کەسانەی کەم بوون بەڕاستی بە ملیاردێر لەسەر ئەو نەوتە و ئەو گەندەڵیەک لە ناو پرۆسەی نەوتا هەیە ئەتوانرێت مەسەلەن دەستبەرداری ئەم نیعمەتانە بن بۆ خۆ قسەیکە دوو گەورەترین کۆمپانیا لەسەر ئاسی هەموو عراق و کوردستان لەم هەفتەیە هەردووکیان تووشی گەورەترین ئەزمە و کێشە بوون تاسەر ناڕوە ئەم پرۆسێ تاسەر ناڕوە یعنی تۆ کۆمپانیایەک لە ماوەی 5 بۆ 10 ساڵە ببێ بە خاوەنی 15 بۆ 20 میلیارد دلار لەو لاشەوە حکوومەتەکە و نەتوانێت 30 ڕۆژجارێ موچەی خەڵکەکەی بە ئەمە پرسیارە لای منێکی سەرکردایەتی چۆن ئەمە بێ ئاوا بگوزەرێ نابێ ئاوا بگوزەرێ ئیلا بێت چاکرێ حسەیە هەیەانە کەمی کەرەوە پارەی ئەیاندرێت هەیە بە عادلانە بێاندرێت ناکرێ یعنی تۆ نەوتی خەڵکی عراق و کوردستانیش ناکرێت پرۆسەی نەوت و بەرهەمی نەوت و قازانجی نەوت زۆرینەی زۆری بۆ دوو کۆمپانیا و دوو مەسوول و 4 دەسەڵاتدار بڕوە ئەبێ زۆرینەی بۆ خەڵک بڕوە با بەشێکی بۆوان بڕوە خەریکن بەو ئیشەوە بەڵامە بێ بەشەکەی ئەوان کەم بێ حسەکەی ئەوان کەم بێ حسەکەی خەڵکی کوردستان زۆر بێ من بە وجدانەوە قساکەم وەکوتم 2019 30 لە سەتی پارەی نەوت بۆ خەڵکی کوردستان بوو 2021 40 لە سەتی بۆ خەڵکی کوردستانە بەس ئەبێ ئەم چلە بگاتە 67 کەی گەشتە ئەوەی 60 لە سەتی پارەی نەوت ئەتواندرێ بابەت باسکەم چۆن ئەتواندرێ وڵای هەنە جار کەلیمەیە قسە لە هەموو شتێک گرنگترە بێکی یعنی لە حەزاکەم زۆر نایکە ئەتوانێت چۆن تۆ حسابکە لە 2015ەوە لە پێش ئەوەشەوە لە 2007ەوە گرێبەستەکان ئیمزاکراوە تۆ بڵێ لە 10 بۆ 11ەوە نزیک بوونەتەوە لە بەرەمهێنان لە 14 و 15ەوە بە فعلی ئەم کۆمپانیانە نەوتی کوردستان سەربەخۆ هەناردایە کرد لە 15 بۆ 22 حەوت ساڵەکە یەخێرە ئەم حەوت ساڵە ئەو پارەی کە خەرجە کردبوو وەرە نەگرتەوە
ئێمە کێ حسابەکە لەگەڵ ئەو کۆمپانیایانە ئەڵێ لە 43 لە سەتی هەموو پارەی بەرمیلە نەوتی ئەدەین بۆ کۆمپانیانەی کە نەوتەکە بەرهەمێنن مە پێ وترێ بەدەستێنانەوەی سەرمایە کۆست ڕێگەبەری ئەمە هەموو مانگێت 43 هەموو ساڵە 43 ئێمە کەم نەبەوە ئەڵێ تا 40% ئەتوانێت 30% بیتێ ئەتوانێت 20% بیتێ کە تۆ نرخێنەوت کەم بوو لە بازاڕی جیانە داهاتە کەم بۆ توانی اتفاقی لەگەڵیانە پێیان بڵێ لە عقدەکانە نووسراوە ئەڵێ تا ئاستی 40% ی بۆ هەموو مانگە 40% ێ مانگێ بڵێ داهاتم کەمە 30% دێمێ نرخی نەوت گران بوو بۆتەکەم بە 40% مەبەستم یعنی خێرە 7 ساڵە هەموو بەرمیلە نەوتە 40% بی بە کۆمپانیاکان تەنانەت گرێبەسەکانی جوان ناڵێ بەس چونکە کەسێکەیە لە پشتەوە لەو حسەی کاتێ بە کۆمپانیا ئەجنەبیەکان پشکێکی هەیە ساحمی لە شەریکەکەیان کڕێوە لەبەر ئەوە بەدڵنیاییەوە مەجای چاکسازی تایە بەدڵنیاییەوە ئەتوانی ئەو کاتانەی پارە زۆر بوو بەشێکی زۆر بە کۆمپانیاکان ئەو کاتانەی پارەت کەم بوو بەشێکی کەمیان بەرێ بۆیە بەدڵنیایەوە مەجای تایە چاکسازی بکەن خەرجی و کۆمپانیانە کەم بکەنەوە تینمیان بکەن وردبینی لەو پارانەیە بکەن کە کۆمپانیاکان ئەڵێن ئێمە سەرفمان کردووە حکوومەتی هەرێم وردبینی نەکردووە لە خەرجی ئەو کۆمپانیانەی کە ئەڵێن ئێمە ئەوەندەمان سەرف کردووە ئەبێ وردبینی بکەن بە دڵنیایە و بۆیان دەن ئەگەر مراقب هەبوو بەسەریانەوە ئەوانش گەندەڵی ناکەن ئەوانش لە جیاتی ئەوەی مەچینەیە بەکرێ بگرن بە 50 میلیۆن دلار مەچینەیەکە کڕن بە 5 میلیۆن دلار باشە دکتۆر دوێنێ پرسی موشک بارانکردن هێرشە موشکەکەی سەر هەولێر گەرم بوو بەر ماڵی بەڕێبەری کۆمپانیای کار کەوتووە ئەم بابەتە وتیان و پێگەی ئیسرائیلی بووە ئێران واڵێ حکوومەت هێرێم ئەڵێم وانە بەڵام بۆ ئەم کەسە ئایا بابەتی غاز لە پشتی ئەم مەوزوع شاراوەتەوە واللهی هیچ بەلامانەوە سیر نەبێ تۆم لە حەزە بکە لەو دیدارێک کە لە تورکیا ئامادەکرایەکێک لە کۆبوونەوە هەرگنگەکان سەرۆکی هەرێم لەگەڵ جێگری یاخود با بڵێن وەزیری دەرەوەی قەتەرا کۆبوونەوەی کرد دوو مانگ پێش ئێستا سەرۆکی حکوومەت چووە قەتەر مانگە پێش ئێستا سەرۆکی هەرێم چووە تورکیا لە سەروبەندی شەڕی رووسیا و ئۆکرانیایانداین کە بەشێکی زۆر لە یەدەگی غازی جیهان لە رووسایە ئۆکرانیاش غازی هەیە بۆری غازی رووسیا بەشێکی بە خاکی ئۆکرانیایە ئەچێ بۆ ئەوروپا و بۆ وڵاتانی ئەوروپا و بۆ ئەڵمانیا و بۆ تورکیا و بۆ لاخری لە بەیاناتەکانە بەشێک لە نەوتی هەرێم بە شەریکاتی ئیسرائیلیە فرۆشرێ ئەمانە هەمووی کۆمەڵی معادلەی سیاسین تێکڵاو بە معادلە اقتصادیەکان بوون بە ئاسانی ڕێگە نادرێت هەرێمی کوردستان غازی خۆی هەناردەی بازاڕی جیهانی کری بەڵام عقدێک هەیە هەر کار بیکە 16 مانگ با بۆت باسکەم بۆ ڕێگە هەمووی پەیامە بۆ خێرە ساڕوخەکە بەر ماڵی سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیای کارکەوتووە پەیامە بەشێکی پەیامە بێلەوە هەرێمی کوردستان غاز بنێرێتە دەرەوە بێ بەجێگرەوە بۆ غازی ئێران پەیامی ئێرانەوە ئەگەر هەرێمی کوردستان غاز بنێرێ گرێبەستی تورکیا و هەرێمی کوردستان ئەوەندە خراپە بە دڵنیایەوە لە ئێران زۆر هەرزانترەی کڕێ وڵاتێکی وەکو تورکیا لە بینی غازی ئێران و غازی هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە غازی هەرێمی کوردستانی پێ باشترە غازی هەرێمی کوردستان چوە بازاڕی جیهانیەوە خستنە ڕووی غاز زۆرە بێ ئەو پشکەی کە رووسیا هەیەی وێنێرێتە بازاڕی جیهانیەوە کەمە بێتەوە لە لایەکی تریشەوە تۆ سەرکە وڵاتێکی وەکو عێراق بای 2 بۆ 3 ملیار دلار ساڵانە خۆی غازەکڕێ خۆی غازەکڕێ خۆی کڕێ عێراق غاز لە ئێران نەکڕێ کاتە محەتاتی کارەباوە بۆی کارەبا بەرهەمبێنێ خێرە عێراق بە پێی دەستور نەڵێ بەشێک لەو غازەی لە هەرێمی کوردستانە هەیە بۆ مەسوودی لێ نەبینم بۆچی تۆپچی بینێری بۆ تورکیا دیوێکی تری لە هەموو شوێنێکی دنیاە هەرێمێک یا وڵاتێک شتێک هەنارداکە کە لە پێویستی خۆی زیاتر بێ دوو مانگ پێش ئێستا خەڵک 3 سەعاتەوە هەتا بڵێ غازی دەسەکەوت کەی بۆرینەوە چوو بۆ هەموو ماڵێک لە کوردستانە بۆری غازی بۆ چوو کەی کارگە گەورەکانی شیش و چیمەنتۆ و بلۆک و خشت و گەچ و ئەوانە پشتیان بە غازی کوردستان بەست بۆ ژینگە پاکە کەی ئەمانە پڕکرایەوە
بە حریم کوردستان هەناردەیکە ئێستا یەک محەطەی کارەبا هەیە لە دووهۆک 1000 مێگاوات کارەبایە داخراوەیش ناکە لە بەرەوەی غاز لە بەرەوەی حکومەت ئەڵە پارەم نییە گازوایل بکڕم ئیشکا و غازیش بۆرەکە نزیک ینی نزیک بۆ تۆ لێ بەس نەگەشتۆتە ئەو مەحمەلە بۆی غازی هەرێمی کوردستان بگاتە ئەوە تۆ کارەبار نییە لە بەرەوەی غازنیەتێکی کارەبار نییە لە بەروی پارە نییە گازوایلی بۆ بکڕی چ پەلەتە لەوەی گرێبەستێکی ئیمزاکەی بۆ ئەوەی غازی هەرێمی کوردستان هەناردەی بازاڕی تورکیا بکەی ئەگەر هەدەفی ترە نییە لە پشتەوە ئەگەر زەختە لێ نەکراوە ئەگەر بۆنەس وەرناگری ئەگەر ئەخر بڕاستی خۆمە پرسیارە من هەتا ماڵەکەی خۆم پێداویستی غازی پڕ نەکەمەوە چۆن بە ماڵێکی تری ئەدەم چۆن بە کەسێکی تری ئەدەم لەبەرەوە کەی پێداویستیەکان پڕکرایەوە ئەو کاتە وەکو هەموو هەرێمێکی تر وەکو هەموو وڵاتێکی زیادەی هەبوو بابینێرێتە دەرەوە بەس تۆ هێشتا پێتوانی ئەوش بە هەمان شێوە لە ژێر و زەخت و فشارانە بە دەردی گرێبەستەکانی نەوت و بۆڕی نەوت و بابەتە بڕات واللهی غاز جیاوازیەکی لە نەوتەیەوی شەمەیە یەک تێچووی دەرهێنانی کەمە دوو ماوەی کەمتر پێویستە بۆ ئەوەی غاز بەرهەم بێنی سێ ئەبێ ئەو گرێبەستێکە بۆ غازەکرێت تەواو تەجروبەت وەرگرت بێت لە خراپی گرێبەستە نەوتیەکان هەمان ئەو هەڵەیە جارێکی تر لە گرێبەستی غازە دووبارە نەکەیتەوە ئەو کاتە خەڵک دڵی بۆ خۆشە بێڵە وەکووا لە نەوتەکە سوودمان نەبین و گرێبەستەکان خراپە با لە غازەکەشا بە هەمان شێوە نەبێ بکوێتە خزمەتی خەڵکەکەەوە من وایە بینم داهاتووی هەرێمی کوردستان بریتە لە غازی سروشتی نەگنەوت بریتە لە غازی سروشتی بەڵام ئێستا کە ئیسرائیل و ئیمارات و تورکیا شەڕی هەموویەتی ئەوانە هەموو چاویان لەسەر پێ توانێت عەقدێکی وا بکات وزەیە ئەمە وزەیە ئێران لەولاوە ئێران چاوی لەسەرێتی رووسیا چاوی لەسەرێتی تورکیا چاوی لەسەرێتی ئیسرائیل چاوی لەسەرێتی لە پێش هەمویانەوە کە لە هەمووی با بڵین بە پێی دەستور شایستەترە عێراق لەبەرەوە ئاسان نییە با حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوی زۆر ڕوون بێ یەکێک لە هۆکارەکانی بڕیارەکانی دادگای فیدراڵی ئەو غازەیە کە بەتەما بوون گرێبەستی لەسەر بکەن بنێرێتە دەرەوە یەکێک لە هۆکارەکانی ئەو دادگا یەکێک لە هۆکارەکانی ئەم شەڕە ساڕۆخە ئەو غازەیە یەکێک لە هۆکارەکانی بەرزونزمبوونی علااقاتی رووسیا لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران مناقەشە و گفتوگۆی ئەم غازەیە ئەمەی هەرێمی کوردستان ئەزانی چۆن نزیکی 75 بۆ 80 لە سەتی هەچی غازەیە لە عێراقا لەگەڵ بیرەنەوتەکانە هێتە دەرەوە تقریبان 70 لە سەد ئەمێنێتەوە 30 لە سەتی غازی هەموو عێراق بریتە لە کێڵگەی تەنها غازە ئەوەتر پێوەترێ الغاز المصاحب للنفط يعني كنوتات الدرو غازة كش لقال وكو ويك لكركوك يبيني كتشل صالة عاقرة أو غازة أو شمالي كيك كيلقى هرقة وركان تنها غازة العراق كيك كيلقى هرقة وركان كيلقى جورة ترهي دو كيلقى ترهي لناو راس وخواري العراق أو أنا جديقة كي زور يعني بس أو شماليش یەکێکە لەو کێڵگانی کە زۆرترین یەدەگی غازی تێدایە بۆیە چاوی هەموو وڵاتێکی لەسەر بەڕاستی و کێبڕکێ لە بینی وڵاتەکانیشا دروستە بێ شەڕ لە بینی وڵاتەکانیشا یعنی منافەساکەن لەسەرەوەی کێ بێ بەخاوەنی ئەگەر بێت و هەرێمی کوردستان زۆر بەوریایی و مامەڵی لەگەڵ نەکا بێتە ماڵوێرانێکی گەورە من لە بقۆ ناغێ ئەم ساڕۆخانە هەر نازانم والله خۆ من تەقانم و نەهێنم کردووە سکە هەرێمی کوردستان پێویستی بەوە نییە لەم دۆخەی ئستیا پەلە بکە لە هەناردەکردنی غاز لەبەر چەند سەبەبێ وەرە بەرهەمی ناوخۆکە زیاکە ئەو پارەی ئیسوتکاکە لە زستانە بەشێکی زۆر لەو پارەی تۆک و خێزانێک خەرجیەکەی بۆ گەرمکردنەوەی ماڵەکەت ئێوە داهاتەکە بێت بۆ حکوومەت بەرهەمی غازی زۆر بوو هاتوچۆی ئۆتۆمبیل لە بەشێکی زۆری ئەەکەی بە غاز کارگەکانە ئەەکەی بە غاز ئەو داهات و پارەی دەست دەکەوێت زۆر لەوە زیاترە تۆ هەناردەی بکەی
وەکوتم جارێ لە بەژەوەندی هەرێمی کوردستانە بەرهەمی ناوخۆ زیاکە هەناردەی مەکە بیدە بە عێراق بەرامبەرەوە بودجەی لێ وەرگرە بیدە بە پرۆژە بازرگانەکان بەرامبەرەوە داهاتە زیاکە ئەنجا دوای ئەوە بیر لەوە بکەرەوە ئەم جارە شێڵێمەوە باشترین ڕێگە لە بەردەم هەرێمی کوردستانە گفتوگۆکردنە لەگەڵ عێراقا بۆ پرۆسەی غاز لە هەرێمی کوردستانە پێچەوانەکەی گفتوگۆ لەگەڵ عێراقا بکە لەسەر سێغەیەک ڕێکەوەن بۆ ئەوەی چۆن پەرە بە بەرهەمی غاز و نەوتەکەی بدا ئەمە باشترین ڕێگەی لە بەردەمیا لە جیاتیەوەی بچێت لە پشتی حکوومەتی عێراقەوە لەگەڵ تورکیا یا رووسیا یا قەتەر ڕێک بکەوێت. زۆر باش دکتۆر بابینە ناوخۆ داهاتی ناوخۆ لە موچەیە فۆکەسی گەورە خرێت سەر سلێمانی داهاتی سلێمانی نایەتەوە داهاتی گومرگەکانی سلێمانی دەستی بەسەردا گیرەیەکێتی ناهێڵێ و داهاتە بگەڕێتەوە بۆ حکوومەت یعنی ئەمە تێگەیشتنیشیان لای خەڵک دروست کردو حقیقەت ئەم بابەتە چییە؟ والله کاکە خۆگەر سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو هەرێمەکە بێ سەرۆکی حکوومەت سەرۆکی هەموو حکوومەتەکە بێ جێگری سەرۆکی حکوومەت جێگری هەموو حکوومەتەکە بێ لەکوێی ئەم هەرێمەیە خەلەلێک ڕووبا ئەوان لێ بەرپرسیار ناکرێ و نابێ بڵێ وڵا هەولێر و دۆک هەمووی مەزبوطە خەتای سلێمانی ئەوە لە یاری دوو مناڵە ڕۆدا کە لە دەرەوە شەڕیان کردو و دایک و باوکیان ئاگای لێ نییە ئەوە لە خەتای ئەوە لە خەتای شتیوان نییە شتیوان نییە بڵێت داهاتی دووهۆکە چێتەوە بۆ هەولێری سلێمانی ناچێتەوە شتیوان نییە بڵێ باجی هەولێر زۆرە بەڵام باجی سلێمانی کەمە ئەمڕۆ 5 وەرەقم 5 کۆمپانیا لە سلێمانی کارەکە ئەمە مشتێکە لە خەروارێ لە وەرەقانم لایە لە سلێمانی کارەکە ئیشەکەن لە بانقی سلێمانی پاریان نەدرێتێ بەڵام لە هەولێرە چەند باجەکاتە بۆی خۆیان خۆشەویستکەن بۆ ئەوەی زوو پارە بەرگرم بۆ ئەوی یعنی کۆمپانیایەک لە زاخۆ ئینتاجینەوتەکە ئەگەر ئەو کۆمپانیا باجێک شتێکی هەبێ ئیجباریان کردووە بێت لە هەولێر پارەکە بە ئەمە پلانی حکوومەتی هەرێمە زۆربەی گەورە باشدارەکان ئەچن لە هەولێر باجەدا بە سلێمانی شەڕۆ کۆمپانیایەک لێرە ئەڵێ من کرێکاری بیانی دێنم پێی ئەڵێ نەگەر نەی لە هەولێر مەقەڕدا نەنێی ئێمە ئیجازە و نادەینێ کە لە هەولێر مەقەڕێدانا ئەوێ ساڵانش بچێت باجەکەی لە هەولێر بدە ئەمە حکوومەتی هەرێمە ئەم پلان و بەرنامەی داناوە بە ئەمر وەزارەتی ناوخۆ ئەمێ من پێت پاسەکەم بۆ هەموو جانبەکان لەوانێت دەیان شەریکەینەوت لێرە هەبێ لە بیرە نەوتەکانی گەرمیان چەمچەمان لازم بڕۆ بزانە مەقەڕی ڕئیسی داناغاز لەکوێ کە لە چەمچەماڵیشە لە هەولێرە وێسترن زاگرۆز لەکوێ کە لە گەرمیانیشەکە لە هەولێرە مەسرەفیان باجیان هەموو شتێکیان لە هەولێرە مە حکوومەتی هەرێمە خۆیمە کرد ئەمە خاڵێکیان خاڵێکی تر گەورە باشدارەکان کۆمپانیا گەورەکانە نازانم مدیر عامی باج هاتووە ئەڵێ بە پێی ژمارەی دانیشتووان نازانم 530,000 باشدەر هەیە لە زۆنی سەوزا لە هەولێر و دووەڵ زۆر لەوە کەمترە سلێمانی 33 لە سەتی پرۆژەی پیشەسازی لەسەر ئاسی هەموو عێراق لەم دەڤەرەیە بەڵام تۆ معقولە بڵێ مادەم ژمارەی دەلاک و سەرتاش زۆرە لە سلێمانیە ئەبێ باجی سلێمانی زۆرتر بێ لە 50 کۆمپانیایی کە لە هەولێرن لە بەرەوەی 100 دەلاکەی لە سلێمانیە و 50 کۆمپانیای نەوتەیە بێ هیچ 100 کەسەکە شتیوان نییە لە دنیاە ئەی ئەو داهاتەی تر ئەم جارشتێکی گومرگ و کارەبا و مرور و ئەم جارشتێکی دەبەوەکەمەوە هەرگیز بە تڕێلە لە دووهۆ کۆپارە ناچێ بە هەولێر ڕقەمە کۆ حسابە ڕاگیرێ وەزارەتی دارایی ڕقم حسابی هەیە لە بانق لە سلێمانی ڕقم حسابی هەیە لە دۆک ڕقم حسابی هەیە لە هەولێر بانکی ناوەندی لە سلێمانی هەیە بانکی ناوەندیش لە هەولێر هەیە ئەم پارانە وەکو حسابە چێتە سەر بانکەکان ئەم بانکانە مانگانە لە کاتی خۆیان پارە خەرجەکەن زیاتر لە 1 تریلیۆن دینار ساڵی 2021 لە بانقەکانی سلێمانیەوە خەرج کراوە بۆ پێداویستەکانی حکوومەتی هەرێم و بۆ موچە و بۆ بودجە 1 تریلیۆن دینار ئەمە کێستە بڵاوەکەنەوە دەستگیراوە بەسەر پارەیە
بۆ ئەوەیە فۆکۆس لەسەر پرۆسەی نەوت و خەرجی نەوت و ناشەفافیەتی نەوت لا بچێ ئەم جارە شتێکی دەکەمەوە 85% کۆی داهاتی هەرێم لە نەوتە موچە دواب بکەوێ خەتای پرۆسەی نەوتە موچە ببردرێ خەتای پرۆسەی نەوت بۆ لەو داهاتانە مەسەلەن پارەی دەرمان و پارەی بنزین و مەسەلەن ئەمڕۆ سلێمانی ڕوبەڕووی ئەوە بووە دکتۆر مەسەلەن لە ئەستۆدیۆی هەشت بەڕێوەبەری نەخۆشخانەی شاروتی مەسەلەن خاتوشانازی برای محمەد کارجێڕی مەکتەبی سیاسی فەریامان کردووە بۆ بەم شێوەیە مەسەلەن ئەبێ حزب مە وەسیلەیەکی زەختکردن ئەم جارەشەڵێم بۆ ئەوەی هیچ کەس فۆکۆسی لەسەر نەوت و پرۆسەی نەوت و گەندەڵی نەوت نەمێنێ وەزیری دارایی بە مدیر عامی بانقی سلێمانی ئەڵە لە تۆ ئەبێ ئەم مانگە 100 ملیۆن دۆلار بدەی بە موچ ئیتر پرۆژە ئەوەستێ خەڵک پارەی دەرمانە وەستێ پارەی خەستەخانە ئەوەستێ وەکوتر مرکزی تا ئێستا دەسەڵات مرکزیە لە مرکزیە نەدراوە پێویستی دەرمان و خەستەخانەکان لەژێر دەستی وەزیری تەندروستیایە عیبەیەکی گەورەیە بڵێ دەرمان لە خەستخانەیەکی سلێمانی نییە و لە خەستخانێکی دۆکەیە شتیوان نییە یەک حکوومەتە یەک هەرێمە ئەگەر یەک هەرێمە نابێ وتیانە بێ لە داهاتی سلێمانی بدرێ ڕاست کە تۆ ئیجبارم ئەکەی ئەوەی دەستمەکەوێ هەمووی بەم بە موچە کەواتە هیچ پارێکی ترم لە بەردەسان ناهێڵیتەوە بیدەم بە شەقامێک بیدەم بە دەرمانێک بیدەم بە پاکەرەوەیەک بیدەم بەینێک لەبەرەوە ئەمە مدەتێکە ئەم پلانە وەزارەتی دارایی جێبەجێیەکە ئیجباری سلێمانیەکە ئەڵێ ئەبێ حەچیت پارە دەسەکەی وێ بە موچە کە حەچیت پارە دەسەکەی بێ بە موچە کەواتە هیچ پارەیەک لە بەردەسان نییە خەڵک 10 ملیۆن دیناری خۆی لە بانقە داناوە داوایەکان نایدەنەوە بۆ چکە ئەڵێ وەزیری مالیە ئیجبارێک کردوم هەچی ئەو پارەی دەست دەکەی بێ بە موچە ئەمە خراپە شتێکی زۆر زۆر خراپە هەموو هەدەف لێ ئەوەیە کە ئەم پرۆسینەوەی من داواکەم شەفاف بکرێ بۆ ئەوەی موچە و بودجێ خەڵک لە کاتی خۆیان بدرێ بۆی خەڵک بیر لەوە نەکاتەوە واز لەوە بێنێ باسی نەکە مەشغوڵێکا بەوەی کە نان گران بووە دکتۆر بەنزین گران بووە مەسەلەن ئەمانە هەمووی گران بووە چارەسەری خێرا بۆ ئەمان وڵی کاکە من ئەمێ لە وی کاتمەوە بیبەخشین بۆەوە بەڕاستی یعنی ساڵی 2015 وەزیری سامان سروشتیەکان هاتە پەرلەمان وتی بنزین لە 600ەوەکەین بۆ 900 ئاوە قەیرانی موچە هەبوو بۆی موچە بدەین حسابم کرد ئەمەی ئەم باسیەکە یەک لە سەتی بودجە پێک ناهێنێ موچە پێک ناهێنێ بە قسەیان نەکردین ڕۆژی دواتر دوو ڕۆژ دوایەوە من سەرۆکی لیژنەی دارایی بووم چوونە لای سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکان وتمان هەر ئەوە ناکان یەک داوامان لێتان هەیە هەر نەبێ بۆ سایق تەکسی و سایق پاس کەمە گواستنەوەی گشتیە بۆ ئەوان هینی مەکە گرانی مەکەن لەسەرەوە ئەو کەسابەتەکەی لەسەر ئەوەیە ئەو کاتە هینیان کرد وتیان وڵی ئەمە ئەتوانین جێبەجێکین بڕیاریاندا لە هەموو کوردستانە بەنزیخانەیان تەرخان کرد بۆ تەکسی و بۆ پاس بە 500 دیناریان دانێ خەڵکی یاسایش کە ئۆتۆمبیلی خۆی پێ بە 900 و بە 1000 چۆی کرد کاکەزانەکە کە هاتوچۆی گشتی گران بوو کۆی هەموو شتێ لە بازار گرانە بێ من ئۆتۆمبیلێکم پێی تایبەتی ئەگەر ئۆتۆمبیلەکەی خۆم بنزین گران بوو ئیشیشی پێ نەکەم بەڵام منداڵەکەم بە پاسە ڕا بۆ مەکتەب ئەبێ پارەکەی بۆ زیاکەم یەکێکی تر بە تەکسیەکە چێ بۆ بازار ئەبێ بۆی زیاکەی قەسابێک کە لەگەڵ تەکسەکەیان ڕۆشتەوە تەکسیەکە داوای زیادەی لێکرد ئەویش بەیانی ئەچێت لە قەسابخانەکەی خۆی گۆشت گرانەکە گۆشتە گران کە چێشخانەیەکیش پارەی خواردن گرانەوە بۆیە لێرەوە مناسبەتێکی باشە داواکەم حکوومەتی هەرێم هەر نەبێ لەم دۆخەیستەیە وەکو جاران کۆبوون دروست کاتەوە بۆ سایق پاس و سایق تەکسی و سایق لۆری کامانە بار هەڵگرێک بنزین و گاز لەسەر گرانکرد ئەوش کرێ گواستنەوەی ئەو حەچی گوازێتەوە گرانێکە کە ئەو گرانی کرد کەواتە هەموو شتێ لە بازاڕە گران بوو بۆیە حکوومەت هێرێم ملیۆنێ بۆ 2 ملیۆن لیتر بنزینی خۆی هەیە ڕۆژانە زۆر گرنگە حکوومەت هێرێم بڕیارێک بدا لەم دۆخەیستیان من ئەو حقیقەتە ئازانم کە نەوتی خاو گران بوو
بنزینیش لە بازاڕی جیهانە گرانە بێ ئەگەر ناتوانانی دامی بنزیم کە وەکو عێراقیدا بە 450 هەر نەبێ ئەوانەی کە گواستنەوەی گشتیەکان بۆ سایق تەکسی و بۆ سایق پاس بە نرخێکی هەرزانتر لە بازار بیان دەرێ بۆ ئەوەی نرخی هەموو شتێ لە بازارە گران نەبێت چونکە نابێ تۆ نرخی نەوت گران بووە ئەو پارەی لە نەوت دەست دەکەوێت مانگانە زیاترە و لە هەمان کاتیشا بێیت باری سەرشانی خەڵکەکە و قرسکەی بنزین و غاز و گاز و هەموو شتێ گران ببێ و ئەنجاش 45 ڕۆژ جارێ موچەی بیتێ و ئەو هەموو شتەش گران بێ لە بازارە بۆیە سیاسەتی حەکیمانە گرنگە حکوومەت هێرێم لەم قۆناغیسەیە بەلانی کەمەوە لە شارەکانە لە قەزاکانە چەندین مەزیخانەیە تەرخانیان بکە بە نرخێکی هەرزانتر لە نرخی تیجاری و لە نرخی بازرگانی بیدا بۆوان بۆ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی کورتخایان سەیترە بکە بەسەرەوەیە کە نرخی شتومەک لە بازاری کوردستانە گران نەبێت. دوا سەرنجی بەڕێز دکتۆر ئەبێ هەرێمی کوردستان ئەنواع موامەرەی لەسەرە ناکرێ هەرچی هەیە بیکە بە قوربانی پرۆسەی نەوت و هەناردەکردنی نەوت بە شێوەیەکی سەر بەخۆ و بێژ لەوە بکاتەوە غازی بە هەمان دەردی نەوت بەرێ و شەفاف نەبێ و نەشتوانێت سی ڕۆژجارە موچەی خەڵکەکەی بدات هیوادارم کاتێ ڕێگە هەیە ئەبێ ئیرادەی هەبێ ئەم چاکسازیانە بکات ئەم بەرهەمی نەوت و داهاتی نەوتە بخەڵەتە خزمەتی خەڵکەوە بە شێوەیەکی باشتر. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەزیز سابر دابی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵکات پسپۆڕ یابووری. سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ بەڕێز دکتۆر عەزیز سابر و لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شۆمان پێشکەشکردن. ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.